لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا إيمان داركانم خوشك بالرزكان، سلامي خواله همو لا يكتان بي داوكارم لا الله بخاطرنا وجوانكاني خوي دا مزراو ثبات دا مزراوي وثبات من بي ببخشي لسر دينكي خوا ولسر سنتكاني بيغمري خوا صلى الله عليه وسلم للراس الرقاء لا ندين نبلاي تندروية خوا فنامان بداو نبناي بلاي شلرويشا. بلا عزيزة كانم يكي تر لا أخلاق وروجتا هلا قرنقا كان كبيويستا لهمو مسلماني كي دامزراوة هبي صفة خلقي البشاشة. بشاشة معنى كي بكردي روغشي برامبر أو كسي بي أجي، روغشي برامبر أو كسي بي أجي لقل دربريني دلخوشي هاوسوزي بوي أجيت هر برايكي مسلمان يان خوشكيك أجا بهر خوشكيكي مسلمان يان تو أجي بهر خوشكيكي مسلمان كدروسته تو لقل يا خلقت هبه دايكا خوشتا خيزانتا كجتا بيويستا روغش بي ودلخوشيش دربري وسوزي بو دربري. أما صفتي إنساني مسلمانة صفتي كي زور قرن قبر رزان خوشويسي خوال حديثة فرمي لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. أفرمي هيت شاكيك بكم مزانا اگر چی لبرچاو تویش بچوک بو، اگر چی لبرچاوی تو بچوکیش بو، تنانت بشاشتو روغشيك برامبر با برايكي مسلمانت. لا روايتي ترى رسول الله أفرمي كل معروف صدقة. أفرمي هر شاكيك كأيكي الراتا خزيني صدقة وشاكا كانت هر شاكيك كأيكي. وإن من المعروف أن تلقى أخاك بوجه طلق. يعني بشيك لمعروف ولا شاكا كردن كهموان أتوان بيكن أويك أجيب برايك يان بخشكي مسلمانت بوجهك برويك قشوة برويك خوشوة. جرير كري عبد الله أفرمي خوالي الرازي أفرمي ما حجبني النبي صلى الله عليه وسلم منذ أسلمت ولا رآني إلا تبسم في وجهي. رسول الله صلى الله عليه وسلم هرگيز كاتي إذن مخواستو بلين ديما خزمتت قد نيوتو مي قد منعي نكردم سير كان برزان قد منعي نكردم ولو رجشو مسلمان بوم هر كاتي في غمري خواه صلى الله عليه وسلم في بقى يشتايم يا أو بمن بقى يشتايم إلا روي قش أكردو برام بدم شايبكي فرلا سوزو خوشويسي و تماشا أكردم تماشا كان برزان زور كرينجر يا غمري خاص الله صلى الله عليه وسلم لكن حالتك روي قش نبوة ودم بيكنين نبوة لكن حالتك لكاتي روبا نوي دجمنانا في غمري خاص صلى الله عليه وسلم روقش نبوة تو لكاتي شراع برامبر بدجمن روقشي تشي ولكاتي جيبا كردني حدود الشرع كان كاتيك
کەسێک مخالفەیەکی شەرعی کردووە و پێویستە شریعەتی لەسەر جێبەجێ بکرێت ئەوێش نابێت لەو حاڵەتەشە توندی نەنوانی ئەبێت توندی بنوێنی جگە لەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ گەورە و بچووکە لەگەڵ هەمووانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕووگەشی معاملەی کردووە تەماشاکەم خۆشەویستەکانم هەندێک نمونە لەوانە ئەوە یەکێک بوو لەوانەی کە ئێستا عەرزم کردن کە جەریر ئەفەرمێ قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە من نەگەیشتووە ئیلا بەڕووگەشیوە نەبێت ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ ڕۆژێکیان لەگەڵ پێغەمبەری خوایە بووین صلی الله عليه وسلم ڕێمانە کرد کە ئەبرایەک لە دواوە کردی بە عاباکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عاباکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەالعادە جەنابتان ئاگادارن کاتێک کردە سەرشانی گرەیەک هەبوو لە بنار ملەوە ئەیدا لە لای ملەوە گرەیەک هەبووە کە عاباکەی ڕاکێشاوە کابرا ئازاری پێغەمبەری داوە ئازاری پێغەمبەری دواوە و یعنی گرەکەی ئاساری گرەکەی بەقەی ملەوە ماوە بە توندی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاکێشاوە ئەم جۆرە طبیعەتە زۆرە خۆشەویستەکان زۆرە بە تایبەتی لەو شوێنانەی کە خەڵکی وشت ئەژێن لە لادیەکانە لە بیابان نشینەکانە لەو شوێنانەی وەکو ئەم گەرمیانی لای خۆمان تەبیعەتیان وایە خەڵکی گەرمیانی لای خۆمان تەبیعەتێکی گەرمیان هەیە توندن زۆرجە حتا لە سیارە لێخوڕینا تەماشاکەی توندن لە قسەکردنا توندن پڕ ناو دڵی لە سۆزە لە خۆشەویستیە بەڵام دەربڕینی نییە یعنی دەربڕینی نییە لە هەندێک شوێنی ترنا لە شوێنە کوێستانەکانەوە نییە لە شوێنە کوێستانەکانە کابرا هەر شتێک دائیمەن سەیرەکەی زەردەخەنە لەسەر لێوێتی و هەرچی لە ناو دڵیا بێ دەرێ بڕێ ئیسا خەڵک وا هەیە بۆ نمونە لای خۆمان دێ ئەوێ نەسیحەت بکا بڵێ مەسەلەن بۆ نمونە ئەم مزگەوتە فڵان شتی نوقسانە یا بڵێ مامۆستا خۆزگایە فڵان بابەتت باز بکردایە یا یعنی پێشنیارێکی هەیە ئەتوانی پێشنیارەکەی بە نەرمی بکە نه ئەو بە نەرمی نایکە بە شێوەیەک ئەیڵێ دڵتش ئەشکێنێت و تاقەتت نامێنێت لە پێشنیارەکەی یا لە کۆمنتە ئەوێ بۆ نمونە وا دەری بڕێکە تۆ هەڵەی لە بابەتێکە بە شێوەیەک ئەیڵێ هەم خۆشی نابوتەکە هەم قسەکەیشی بە شێوەیەکە تۆ ئەگەر بیبیستیتەوە تاقەتت نامێنێ گوێی لێوەگری ئینسانی مسلمان نابێت زۆر یعنی وەکو بڵێ ئالوودەی طبیعەتەکەی خۆی بێ ئەبێت تۆ ئالوودەی ئیسلام بی دینی ئیسلام چۆن لێت داواکە جا ئەفەرمێ کردێ پشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عاباکەیە ڕای کێشا ئاساری بەیراکەوە دیار بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەری کردە لایەوە و کابراش بە زەردەخەنەیەکەوە بەری کردە لایەوە بەڵام کابرا لەگەڵ ئەوەیشا کە ئەو ئوسلوبەی کردەوە پێغەمبەریش بە زەردەخەنەوە بەری کردەوە لایەوە بەڵام کابرا وتێتی ئەی محەممەد نەیوتوە ئەی ڕەسوول الله نەیوتوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني تو سير ام اسلوبك زور سيره يعني انت فيش عجائب عنك اجر هبيه لنا وخمانيشه وتاتي يا محمد مر لي من مال الله الذي عندك اي محمد لو مال اخوانك هالايتو باش ده يا باشا بجدان واكري دا واكري بمشي واكري فالتفت اليه يا غمري خاصه بالك لا وفيك كني وزر دخنيكي وكردو هنديك لويك اخوا في داوا يا غمري خاصه الله صلى الله عليه يعني باش دا باش نكد اما شاك خوش يستكان سماكي كوري حرب أفرمي لخزمتي صحابيكي في غمري خويا بن جابري كوري سمورة وتم أكنت تجالس رسول الله صلى الله عليه وسلم لخزمتي غمرة قد أنشتن أي فرمو بلي يعني أمهر وعيزانية في غمري خاص الله صلى الله عليه وسلم خطبوك وباسم في طبيعتي إنساني خطيب أبي تنبي أبي النوع يكيني دربر في غمري خوابة تايبتي جاء رسالي أويك ولا خزمتي في غمرة قد أنشتن وكو دمتاقيب كان يا وكو محاضريك آواشتيكي لو شوا فرمي بەڵێ زۆر دانیشتین لە خزمەتی پێغەمبەری خوایە فەرمووی چۆن بووە دەم چاوی چۆن بووە شقری چۆن بووە فەرمووی دەمەتەقیمانە کرد ئەو قسەیە کرد ئێمە قسەمانە کرد باسی جاهلیەت و کۆنمانە کرد پێغەمبەر پێ ئەکەنی ئێمە پێ ئەکەنین ئێمە لە ناومانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەصحابەکانە ئاوا بووە بەڵام پێکەنینی پێغەمبەر قەت نەچۆتە پشتا و قاقای بکە ئەوە نەبووە لە پێغەمبەری خوا کاتێک پێکەنیە زەردەخەنەیەکی دەربڕیە کە مقابل دڵی زۆر خۆش ببێ پێی بەڵام قاقای پێکەنین ئەوەی کە لای خۆمان هەیە پێغەمبەر قەت وای نەکردووە مەیمونی کوڕی میهران یەکێکە لە پیاوچاکان ئەفەرمێ مروءەت و پیاوەتی جوامێری بە کوردی خۆمان مروءەت و جوامێری لە چوار شتایە یان لە سێ شتایە مروءەت و جوامێری لە سێ شتایە یعنی ئینسانی پیاو ئەوەی کە خەڵک ئەڵێ وەڵڵاهی جوامێرە پیاوە سێ سیفەتی تایە پیاو بەوەیە دەرەکەوێ بە یەکێ وتت پیاوە بەڕاستی پیاوە جوامێرە بەڕاستی مروءەتی هەیە يعني أبي سياسي فتيتيابي أبي الرجاج ببرامبر بخلقي أبي خوشويستي دربري دائما وأبي أجر كسي دوايش تيكي ليك ببيت وأنا بوي جبجيكا ببيت وأنا بوي جبجيكا عندي كتير لبيشينان مان فرموي أنا باشترين شتي بو أوي سرنجي برامبر راكيشي ولا يخوت باشترين شتي بو أوي ضلي برامبر راكيشي ولا يخوت ورقو قينا نيلي لضلي برامبرا
ئەوەیە کە یەکەم خۆشحاڵبوون بە ئامادەبوونیان کاتێ دێن بۆلات یان دێنە مەجلیسێک کە تۆی هاتیە خۆشحاڵی دەربڕی حتا جاری وایە دە پێویستی کە هەڵسی باوشی پیا بکەیت تەوقەیەکی گەرمی لەگەڵا بکەیت. دووهەم پرسیارکردن لە بارودۆخی ئەو کەسە و ئاگاداربوون لە کاروباری ئەو کەسە. سێەم نیشاندانی ڕۆخۆشی و ڕووگەشی و بزەی سەرلێو. ئەمانە زۆر زۆر گرنگن بەڕێزان. دوژمن ئەکا بە دۆست دوژمن ئەکا بە دۆست. سفیانی کوڕی عویەینە کە یەکێک بۆ لە تابعین لە تەلەبەکانی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەلەبەی سەحابەکانی پێغەمبەری خوا بووە ئەفەرمێ البەشاشەة مەصیدەة المەودە یا البەشاشەة فەخ المەودە. حەزەکەی خۆشەویستی کەسێک بەدەست بێنی تەڵەی بۆ بنەرەوە. ئەگەر حەزەکەی کەسێک وا پێ بکەی خۆشتی بوێ برایەتی بکەوێتە نێوانتان دۆستایەتی بکەوێتە نێوانتان چیکە تەڵەی بۆ بنەرەوە. تەڵەکە چییە؟ تەڵەکە ئەوەیە کە ڕووگەش دەربڕین بەرامبەری بەشاشەت تەڵەی مەوەدەت و خۆشەویستیە. بەڕێزان پیاوچاکان عولەما گەورەکان پێشینانی ئومەتی ئیسلام حتا لە کاتی مناقەشەشە ئەوە باسی ئیبن قودامەی مەقدسی ئەکەن کە خاوەنی علمێکی زۆر زۆر بۆ خزمەتی ئیسلامی زۆر زۆر کردو ئەم کابرایە وتویانە لا يناظر أحدا إلا وهو يبتسم حتى قال بعض الناس هذا الشيخ يقتل خصمه بتبسمه. وتویانە لەگەڵ هەر کەسێکە حتا مناقەشەشی کردبێ لە گەرمەی مناقەشە ئەم زەردەخەنە لەسەر لێوی بووە هیچ خۆی تێک نەداوە. حتا وتویانە واللهی ئەم مامۆستایە دوژمنەکانی کوشتووە بە پێکەنین و بە زەردەخەنە. يعني دوژمنەکەی لە ئەو فەڕی خۆ تووڕەکردنا بووە لە ئەو فەڕی خۆ عەسەبیکردنا بووە قسەی ناخۆش بووە قسەی ئەم هەر پێکەنیە زەردەخەنەی دەبڕێ چی ضرورە من يعني بەتوندی هەڵچم پێویست ناکات. شهابەدینی قەیسەرانی ئەمی شتێکی بووە لە عولەما گەورەکان ئەڵێ کانە یەتەوەدەد للصالحین بە تایبەت خۆشەویستی دەرەبڕی بۆ پیاوچاکان وەیەکثر الصوم و ڕۆژووی زۆر ئەگرت. ئەمە باسی ژیاننامەیە کەی تەماشاکە بزان چۆن وەسفیەکەن ئەڵێن زۆر دائیمەن خۆشەویستی بۆ پیاوچاکان دەرەبڕی ئەگەر پیاوچاکێکی ببینایە بەدەمیەوە يعني زۆر ئاهات ڕۆژووی زۆر ئەگرت عیبادەت و نوێژی زۆر بوو و ئارامگر بوو لەسەر ئازاری خەڵ و قەت هەڵسوکەوتی بەرامبەر بە هاوڕێی بەرامبەر بە دوژمنی نەئەکرد ئیلا بە پێکەنین و بە زەردەخەنەوە نەبێ حتا بەرامبەر بە دوژمنەکانیش. سەیکەن بەڕێزان ئەوە پیاوچاکانە تەماشاکە ئەم زەردەخەنەیە بەشاشەتە زۆر ضرورە بە تایبەت لەو شوێنانەی کە ئەزانی بەرامبەرت ئیحراجە بێ بە تایبەت لەو شوێنانەی کە ئەزانی بەرامبەرت ئیحراجە بێ. بۆ نمونە کەسێک هاتۆ داوای پێویستیەک لە تۆ ئەکات داوای قەرزێکت لێەکە چەند ناخۆشە دەم چاو دەیتەیە چەند خۆشە بە زەردەخەنەوە ئەگەر هەت بێ پێی بدەیت و زەردەخەنەی بۆ بکەی ئەگەر ناتیش بێ هەر بە جوانی و بەخۆشی بەڕێ بکەیت بڵێ خۆزگایە هەم وایە خۆزگایە هەم وایە و یارمەتیتم بدایە و کارم بۆت ئاسان بکردایە. بۆیە خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی البەقەرە ئاەتی 245 ئەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. كي هي لإيوة مسلمان كأتي قرض دا قرضي باش بابا خواي پروردگار بخوا قرض بي بخوا قرض بدي بعبدكاني خوابك واي قرض دابي بخوا جاء خوای تعالی پاداشتێکی زۆر زۆر گەورەی داتەوە بە چەند قات بۆی ئەنووسێ زانایانمان وتویانە قەرزی حەسەن چییە وتویانە ئەو قەرزەیە کە ئەیدەی بە کابرا بە ڕووگەشیەوە بە ڕووخۆشیەوە دڵی ناشکێنی ئەگەر هەت بێ پێی ئەدەی ئەگەر نەتیش بێ هەر ڕووگەشی بەرامبەری و قەتیش بە توندی داوای ناکەی مراعاتیەکەی بۆ ئەوەی کابرا بتوانێت بیداتەوە. ئەوە بەڕاستیەت کەسێک لەوانە بێ ئەوە پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە. وە لە کاتی نەسیحەتکردنی خۆشەویستەکانم کاتی ئێسەت و ئامۆژگاری کەسێکەکەی بۆ ئەوەی ئامۆژگاریەکەت وەربگرێ پێویستە تۆ ڕووگەش بی ڕووخۆش بی پێویستە کابرا سەرنجی کابرا ڕاکێشی بهێنی بۆ لای خۆت دڵی بۆ لای خۆت ڕاکێشی وە توندی نارێ براینە بە تایبەتی ئامۆژگاری دوژمنی توندڕەویە ئامۆژگاری دوژمنی توندڕەویە. ئێستا تۆ کەسێک لە خۆت گەورەتر بێ یان پلەی لە خۆت بەرزتر بێ یان لە تەمەنی خۆتا بێ یان لە خۆت مناڵتر بێ ئامۆژگاری بۆ هەمووانە مناڵترینی ناو ئەم مەجلیسە کەم علمترینی ناو ئەم مەجلیسە بۆ هەیە بێ ئامۆژگاری من بکات لەوە لە شتێکا من هەڵەبم یا هەروەها ئامۆژگاری کەسێک لە خوارتر کەسێک لە ئاستی خۆیان براینە لە هەموو حاڵەتێکە تۆ ئەبێ ڕووگەش بی ڕووخۆش بی قسە خۆش ئەمەیە دین غەیری ئەمە پێی ناوەکرێ دین. داواکارم خوای تەعالی بەخاتر ناوەجوانەکانی خۆی ئیسلاحمان بکە ڕەحمان پێ بکات دامەزراومان بکە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لەو کەسانەمان بگێڕە کە دینەکەی تۆ تەطبیقەکە وەکو خۆی نەبەم لا ئەدەن نەبەو لا ئەدەن یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحم بە
مردوەکانمان بکە یا رب العالمین، شیفای نەخۆشەکانمان بدە یا رب العالمین، بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە ئەهلی ئەم مزگەوتە بوون یان ئێستا ئەهلی ئەم مزگەوتن هە بەردەوام و ئەوانەی کە لەمرە دانیشتون لەناو ئەم مەجلیسە، یا ربی خوای ڕەحمیان پێ بکەی، یا ربی ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی، هیدایەتیان بدەی، دامەزراویان بکەی یا رب العالمین. خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە دامەزراو بکەی لەسەر خێر و چاکە، لەسەر برایەتی و دوور لە تەفریقە و دووبەرەکی یا رب العالمین. یا ربی کوردستان خێر و بەرەکەتی خۆت بڕژێنی بەسەریا، یا ربی خوایە هەرزانی و خۆشی دائیمەن لە وڵاتە بەرقەرار بکەی، یا ربی ئەو ئاگربارانەی کە لە دەورمانن خوایە بۆ خاتنەوە جوانەکانی خۆت لە ئێمە پشتی دوور خەیتەوە یا رب العالمین، هی ئەو شوێنانەی شاد بکەی یا رب العالمین، ئاشتی هێمنیتیا بەرقەرار بکەی. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم هەندێک هەڵا هەیە لە تێگەیشتن لە ڕووگەشی و بەشاشەت. یەکەمیان هەنێ کەس هەیە وا ئەزانێ بەشاشەت ئەوەیە دائیمەن بخەنێتەوە، وا ئەزانێ وا تێگەیشتووە دائیمەن بخەنێتەوە، تا جاری وایان یەکەیە ئەوەنە ئەخەننەوە هەیبەتیان نامێنێت لە ناو خەڵکە، قسەی ئەنواع حتا قسەی درۆیشەکەن بەس لە بەڕۆی خەڵک بەدەمیانەوە پێ بخەنێنەوە بڵێن وەڵاهی ئەمە کەسێکی هەزەلیە و کەسێکی ڕووخۆشە و ئەمانە بەڕاستی ئەوە نییە، ئەوە نییە بەڕاستی کە بەشاشەت ئەوە معناکەی ئەوە نییە. قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەیەکی نەکردووە درۆ بێ خوا پەنامان بدە. هەروەها پیاوچاکان، هەروەها ئەولیاکان، سەحابەکانی پێغەمبەر، تابعین، تابعین صفەتیان وا نەبووە. ڕووگۆشی هەیە، ڕووخۆشی هەیە، قسەخۆشی هەیە، بەڵام ئاگات لە درۆ بێ، ئاگات لە زیادەڕەوی بێ، حتا پێکەنینیش زیاد لە حەدی خۆی ئەویش کەراهەتی هەیە بەڕاستی. دووهەم هەندێک کەس هەیە واتی ئەگا بەشاشەت و ڕووگەشی لەگەڵ جدیەتە ناگونجێ، نابێت تۆ جدی بیت و ڕووگەش بی، یعنی متبوون منە تۆ مدیری دائیرەیەکی مۆزەفی لە دائیرەیەکە ئیشی خەڵکەکەوێتە لات، ئیتر هەر کاروبارێک هەیە ڕئیس عەشرەتی ئەبێت ئاگات لە خۆت بێ، معنای ئەوە نییە کە تۆ ڕووگەش بی، یعنی نابێت جدی بی، نابێت ڕووگەش بی، نەوان نییە بە پێچەوانەوە، ئەمە زۆر غەڵەتە. یا هەندێک کەس واتی ئەگەر تۆ عالم بی، علم بە خەڵک بدەیت، تۆ بێ دائیمەن ئادەم چاوت تون کردبێت و هەر کەسێ پرسیارێکت لێ بکات جوابی دەیت. وەڵاهی لە خزمەت هەندێک لە مەلایە دانیشتوم، هەندێک مەلای گەورەکان خەڵکا تۆ پرسیاری لێ کردیت مامۆستا من تەلاقێکم خواردو ئەوانە، وەڵاهی ڕێک تفەقێکی دەدا ناو چاوی ئیبراق و خەڵکە غەڵەتەکە بۆ ئەوە تۆ کراویتەتە مەلا عالمی دینی تاوەکو ئیشی خەڵک هەڵکەی جا بە توفە بێ پێوتە هەی کەر ئەی بابە قەیناک و ڕاستە ئەم ئیشەکەی ئیشی کەرە دوو لە ڕووی جەنابتان، بەس خۆ تۆ نابێت پێی بڵێ ئیکەر نابێ، ئەمە غەڵەتە لەگەڵ علمان وابزانی لەگەڵ ئەمای ناکردە. یا کەسێک ئەگەر عیبادەت زۆر بکە دکتۆر ئەبێت دائیمەن درژ بێ گرژ بێ وەڵخەڵکا تەعاملی وش وان نییە، بالعکس بە پێچەوانەوە ئەوە بەڕاستی عیبادەتەکە و علمەکە ناشرین ئەکا، ئەوە جدیەکە ناشرین ئەکا. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیکەن بەڕێزان ئەگەر بتبینی یەکەم جار لە دوورەوە بتبینی ئەمە چی هەیبەتێک هەیە، نەتەوێرا نزیکی بیتەوە، تۆ واتەزانی جدیەتی پێغەمبەر معنای ئەوەیە گرژە، بەس کاتێ نزیکی بیتەوە ئەبوو بە خۆشەویستنی کەس ماشاءالله ئیتر نەتەتوانی بەجێی بێوی. پێغەمبەر ئاوا بووە لە دوورەوە جدیەتی پێوە دیار بووە، لە ئیشا لە کاسبیە لە ژیانیا لە نوێژیا لە معاملە جدیەتی هەبووە، بەڵام کاتێ نزیکی بۆ سەی دەکرد بەسیترین کەسە لە معاملات، زۆر ڕووگەشە، زۆر نەرمە، حتا خوا وەصفی ئەمە ئەکا لە قورئانە. بڕۆن تەماشاکەن لە سوورەتی آل عمران ئاەتی 159 تەماشاکەن خوای تەعالا ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەمە ڕەحمەتی خوایە تۆ بەرامبەر بە مسلمانان، بەرامبەر بە خەڵکی زۆر نەرمی، زۆر گەشی، زۆر ڕووخۆشی، ئەگەر کەسێکی درژ و زبر و تند وایە کەس بەدەوتان نەهات، ئەمە ڕەحمەتی خوایە. جا خوای تەعالا ئەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەوە کە کردێتە تایسار وابە فاعفو عنهم، کەسێک غەڵەتی کرد لێی ببوورە، کەسێک ئەگەر تاوانێکی کرد واستغفر لهم. ئەمجا مسلمانان ئەگەر ئیش و کارێکیان هەم بوو وشاورهم في الأمر، ڕاوێژیان لەگەڵا بکە، ڕاستە تو ڕئیسی دەوڵەتی، ڕاستە تو خوای تەعالا پلەیەکی داوە پێت پێغەمبەری، معنای ئەوە نییە ڕاوێژ بە خەڵک نەکەی. گەورەکان دائیمەن بە ڕاوێژکردن بە خەڵکی گەورە ئەبن، دائیمەن ئەوانەی کەوا کاربەدەستن بەڕێزان ئەخر ئێمە یعنی کێشەی ئێستا لە کاربەدەستەکانمانە ئەوەیە حەساب بۆ خەڵک ناکەن، مشاورە بە خەڵک ناکەن، ڕاوێژ بە خەڵک ناکەن، نایل خەڵکی دڵی خۆی بۆ ئەوان باسکە، مش نەکبەتیە خوا پەنامان بدە. إن الله وملائكته يصلون على النبي